هاتوین لێرەدا کۆبوونەوەدانە کە داوای چەند داواکاریەک و مافێکی خۆمانەکەین و یەکێک لەو داواکارانە کەمکردنەوەی مەنهەج یعنی تەنها ماوەی مانگێک ماوە دەوام و لە ماوەی ئەم مانگەیە چەندین بەند ماوە کە تەواو نەکراوە زیاد لە 4 بەند دەبێ و یەکەم داواکاریمان کورتکردنەوەی بابەتەکانە و هەروەها ماوەی درێژکردنەوەی دەوام چونکە ئێستا تەنها مانگێک دەوام ماوە و لە پاشاندا ئیمتیحانی شەڕ دەست پێکا و دوای ئەوە ئیزن ئەدرینەوانێ بۆ وزاری کە ئەم ماوەیەکی زۆر کەم یعنی کە تۆ بتوانی 300 لاپەڕە تەواو بکەیت. ئەمەکو خوێندکارێکی پۆلی 12 ئامادەی داواکارەکانمان ڕوون و ئاشکرایە و داواکارەکانمان بریتی لە کەمکردنەوەی مەهنە چونکە بەگشتی قوتابیان لە ساڵەکانی پێشوودا هیچ ئاستێکی ئەوتۆیان نەبوو ینی هەر خوێندن بەڕێکراوە و هیچ ئاستێکی بەرزیشیان نەبووە ئەوە زەردمەندە بۆ تەلەبەوە ئەم ساڵ ژماری تەلەبەر زۆرە بەپێی ئامارەکان 180,000 تەلەبە هەیە و بەشێکی زۆر لەوانەکان داخڵە بۆ نمونە مەسەرەن چیمێ ئەمان کە باسیەکەن زۆرترین بەش داخڵە کە پار تەنها حەوت بەند داخڵ بوو ئەمان 8 بەندیشان بۆ 60 داخڵ بووە داواکارەکانمان ئاڕاستی بەڕێبەتی گشتی بەرەودەی سلێمانی کردووە. ڕۆژەوە داواکاریان هەیە کە یەکەم کەمکردنەوەی مەنهەج و پاشان درێژکردنەوەی کات. درێژکردنەوەی کات بە هیچ جۆرێ ناکرێت لەبەرەوەی نووسرا و ئاراستەی پەروەردەکان کراوە بە هیچ جۆرە درێژکردنەوە ناکرێت کراوە لەبەرەوەی لە یەکی شەشەوە کراوە بە 13 کە ئەمەش هەفتەیەک لەبەر باروکەشی هەوا هەفتەیەک دەوام نەبوو 13 ڕۆژ قەرەوی خوێندکار کراوەتەوە. ئێستا یادداشتی خوێندکارانمان وەرگرتووە لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری گشتی مامۆستا دڵشاد و مامۆستا عومەر چەند خوێندکارێکمان بانگێش کردن یادداشتمان لێ وەرگرتوون و ئێمە ئاراستەی بەڕێوەبەریتی ئەزموونی گشتەکانی وەزارەت دەکەین مەگەر بۆ کەمکردنەوەی مەنهەج بەڵام وەکو دیاریکەم دوورخستنەوەی و کات درێژکردنەوە بە هیچ جۆرێ ناکرێت چونکە ئێمە قەرەبووی خۆی لەلایەن وەزارەتەوە کراوەتەوە هەفتەیەک دەوام دوا خراوە لەبەر باروکەش و هەوا لەم سەر لە یەکی شەشەوە کراوە بە 13.